خوای گەورە و میهرەبان. من مامۆستا هیوا سلێمان حەمزە لە ئامادەی شێخ مەحموود لە سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەند لە هەولێر پسپۆڕی زانستە کۆمەڵایەتیەکان هەوڵ دەدەین ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە بابەتی جوگرافیای پۆلی 12 وێژەیی زۆرێک لە شیکارکردن و یان تاوتوێکردنی بابەتەکانی ناوی بکەین کە بۆ ئەو ساڵی خوێندن تەنها 5 بەش داخلە بۆ امتحانە نیشتیمانیەکان یان تاقیکردنەوە نیشتیمانیەکانی پۆلی 12 کە تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدرێتن. لەو 5 بەشە هەوڵ دەدەین فۆکس بخینە سەر ئەو بابەتانەی کە گرنگی تایبەتی خۆی هەیە و خوێندکار یان قوتابی تەرکیزی باشتری لەسەر بکاتن بۆ ئەوی بتوانێتن لە تاقیکردنەوەکان باشتر جواب بداتن یان نمرەیەکی باشتری لێبیریتن. ئێمە ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین لە بەشی یەکەمەوە دەست پێ بکەین کە بابەتەکەمان بابەتی جوگرافیای ئابووری جوگرافیای ئابووری کە دەڵێن جوگرافیای ئابووری تاوان جوگرافیا زارێ وەکو پێناسە گشتەکەی زانستێکە لە دیاردە سروشتی و مرۆییەکانی سەرڕووی زەوی یان لە دیاردە سروشتی مرۆییەکانی زەوی دەکۆڵێتەوە. تاوان مەبەستمان کە دەڵێن دیاردە سروشتی مرۆییەکان واتە ئەو دیاردانەی کە مرۆڤ دەستی نییە لەبوونی مەبەستمانەوە لە سروشتەکەیە و ئەوانەی کە مرۆڤ دەستی هەیە لەبوونی واتە بەهۆی مرۆڤەوە دروست بووە کە وەشیان لایەنە مرۆییەکەی دەگرتەوە. بۆیە لە بابەتی ئەو ساڵمان کە جوگرافیای ئابووری بەشێکە لە جوگرافیای مرۆیی بەشێکە لە جوگرافیای مرۆیی. لێرە ئێمە مەبەستمان ئەوەیە کە لێکۆڵینەوە یان باسکردن لەسەر ئەو بابەتانە بکەین کە پەیوەندی بە کار و چالاکی مرۆڤەوە هەیە. ئێمە دەزانین کە جوگرافیای ئابووری وەکو گوتمان لقێکە لە لقەکانی جوگرافیای مرۆیی ئەویش لە ناو خۆیدا جوگرافیای ئابووری چەندین لق و پۆپی لێ دەبتەوە لەوانە جوگرافیای پیشەسازی جوگرافیای داهات و گواستنەوە و جوگرافیای کشتتوکاڵ و زۆر لق و پۆپی دیکەی لێ دەبتەوە. ئەمە نامانەوێت کاتەکان زۆر بە هەندێک شتی لاوەچیەوە بکوژین بەڵام ئەوەی کە گرینگە لە جوگرافیا ئێمە زۆر جار پێویستمان شتێکی زۆر گرنگ دەبیتن ئەویش نەخشەیە کە نەخشە هۆیەکی بە چاوبینراوی فێرکردنە. نەخشە هۆیەکی بە چاوبینراوی فێرکردنە. هۆیەکی بە چاوبینراوی فێرکردنە واتە ئەوەیە کە مرۆڤ بە چاوی خۆی دەبێتن چی تێدا تۆمار دەکرێتن هەموو دیاردە سروشتی مرۆییەکانی سەر ڕووی زەوی لەسەر نەخشە تۆمار دەکرێتن. تاوان بە چی تۆمار دەکرێت؟ بە لە ڕێگەی ڕەنگەکان هێڵ خاڵ بازنە سێگۆشە ئیتر بەوانە ئەو دیاردانەی کە پێویستە ئەمجە دیاردەکە سروشتی بی یان مرۆیی بیتن لەسەر نەخشە تۆمار دەکرێتن. شتێکی دیکەمان هەیە هەر لە سەرەتای بەشی یەکەمەوە خاسیەتەکانی دیاردەی ئابووری چین و پرسیارشکە لە دوای ئەوە هەیە ئەو دیاردانە چین کە بە دیاردە لێکۆڵراوەکەەوە بند بێم نمونیەک بینین بە نمونە باسی مەرەزەکردن بکەین. مەرەزەکردن واتە برنجکردن پێویستیەکانی چین لەکوێ پێویستە بکرێتن؟ لە بڕی ئاو لەو ئاو هەوایەکە پێویستە لە دەستی کاری لە ئەو شێوازە کشتتوکاڵی کە لە ناوچەی دیاریکراودا پێویستە ئەنجام بدرێتن. هەندێک شتمان هەیە مەسەلەن ناوی هەندێک زانامان هەیە. ئێمە بە نمونە فۆنتۆنمان هەیە فۆنتۆن کە یەکێکە لە بیرمەند و یان کەسایەتەکانی کە لە بواری جوگرافیای کشتتوکاڵی لێکۆڵینەوەکانی هەیە لە ڕووی جوگرافیای کشتتوکاڵی. هەروەها ئۆگست لۆش لەگەڵ ئەلفرێد فێر ئەلفرێد فێر
ئەوانە زیاتر لێکۆڵینەوەکانیان لە بواری جوگرافیای پیشەسازیە. جوگرافیای پیشەسازی واتە جاری وهەیە دەبینین لە پرسیارەکانی وەزاری یان لە پرسیارە بە کەلۆریەکان بەو شێوەیە دێتەوە کە کەسایەتیەکە یان زانایەکە یان بیرمەندێکە یان بیردۆزەکانی لە بواری جوگرافیای کشت و کاڵی ئەنجام داوە. وەڵامە ڕاستەکەی چی دەبی ئەو کاتی؟ فۆنتۆن. بەڵام ئەگەر بڵێتن لە بواری جوگرافیای پیشەسازی ئەو کات چه ئۆگست لۆژ یان ئەلفرێد فێر بێتن وەڵامە ڕاستەکەی تەواو دەکاتن. باشە لە دوای ئەوە ئێمە شتێکمان هەیە کە پێی دەڵێن کار و چالاکی مرۆڤ. کار و چالاکی مرۆڤ واتە کار و چالاکی مرۆڤ. لە جوگرافیای ئابووری کار و چالاکیەکانی مرۆڤ ناومان لێنە پیشە. کەواتە ئەو کار و چالاکیانەی کە مرۆڤ ئەنجامی دەداتن ئێمە ناومان لێنایە پیشە. واتە ئەوەی کە مرۆڤ ئەنجامی دا. چونکە بە باسمان کرد جوگرافیای ئابووری بەشێکە لە جوگرافیای مرۆیی. حەقمان لەلایەنە سروشتەکەی نییە کەوە زیاتر لە پۆلی 11 لە جوگرافیای سروشتی لە پۆلی 11 خوێندرایە، بەڵام لە پۆلی 12 زیاتر جوگرافیای مرۆڤی کە لەقێک لە جوگرافیای مرۆڤی ئەویش جوگرافیای ئابووریە. پیشە چییە؟ ڕێخستنێکە پێکاتە هونەریەکانی بەرەمهێنانی تێکدا لە یەک دەچیتن، هەموو ئەو هۆ ئامێرانەی تێدا بەکارهاتوون ئامانجی ئەوەیە کە شمەک و کارگوزاری بەرهەم بێنێتن کە سەرچاوەی داهات پێک دەینێتن. واتە لە هەر پیشەیەکدا هۆ و ڕێخستن هەیە. واتە هەر پیشەیەک کە بیگری کە مرۆڤ تێدا ئەنجامی دەداتن جۆرێک لە ڕێخستنی تێدایە، هۆ ئامێری هەیە کە پێویستە تێدا بەکار بهێنرێتن. لەگەڵ ئەو هۆ ئامێرانە تەمان هەر پیشەیە کە ئەنجامی دەن چی بەرهەم دەینێتن؟ یان شمەک واتە شتە بە چاو بینراوەکان یان کارگوزاری واتە بە چاو نەبینراوەکان. باشە پیشە کە ئەنجام دەدرێ ڕێخستنی تێدا دەکرێ و هۆ ئامێری تێدا بەکار دێنرێتن، کارگوزاری یان شمەکی بەرهەمهێنراوی تێدا بەرهەم دێتن لە پێناو چی؟ لە پێناو ئەوەیە سەرچاوەی داهات پێک دەینیتن. واتە هەموو پیشەیەک لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەیە سەرچاوەی داهات پێک دەینیتن. سەرچاوەی داهات واتە بۆ ئەوەیە کە سەرچاوەی داهات پێک بینیتن. باشە ئێستا دێنە سەر ئەوەی کە پیشەکان چەند جۆرن و چۆنیش دابەش دەبیتن. پیشەکان چەند جۆرن و چۆنیش دابەش دەبیتن. باشە پیشە با ئەگەر لێرا وەکو هێڵکاریەک بنووسین. پیشە پیشە بە شێوەی گشتی دەبێ بە دوو بەشی سەرچیەوە. زۆرێکیان هەیە پێی دەگوترێتن پیشەی بژێوی ئابووری. پیشەی بژێوی ئابووری. جۆری دووەمیان پیشەی ئابووری بازرگانی. واتە پیشە بە شێوەی گشتی دەبێت بە دوو بەشی سەرچیەوە. یەکێکیان پیشەی بژێوی ئابووری، ئەوەی دیکەیان ئابووری بازرگانی. کورتێک لەسەر پیشەی بژێوی ئابووری لێرە مەبەستمان ئەوەیە کە سروشت کەمتوانە یان مرۆڤەکان
ئاستی تەکنیکیان یان داهاتیان هەر ئەوەندەیە کە ئەو بەرهەمەی کە بەرهەمی دەینن تەنها بەشی خۆیان و خێزانەکانیان بکە واتە لە خۆیان زیاد نابیتن بەڵام کە دەڵێن ئابووری بازرگانی واتە مەبەستمان ئەوەیە مرۆڤەکان ئەلێرە ئەو شمەکەیان ئەو کارگوزاریە کە بەرهەمی دەینن لە پێداویستی خۆیان زیاتر دەبیتن باشە کاتێک کە لە پێداویستی خۆی زیاتر بوو دەبێت چی لێ بکاتن دەبێت بازرگانی پێوە بکە واتە بینێرێ لە بۆ ئەو شوێنانی کە پێویستن و حتمما لای خۆشی هەندێک شت هەیە کە کەم و کوڕی تێدایە و ئەو شتانەش کە پێویستە لە دەرەوەدەین واتە ئاڵوگۆڕ لە نێوان شوێنەکان دێتە ئاراوە بازرگانی پەیدا دەبێتن واتە بە کورتی لێرە بەرهەم لە پێداویستی بەرهەمێ زۆرترە لێرە بەرهەم تەنها بەشی پێداویستەکانی کەسەکە خۆی و خێزانەکەی دەکاتن باشە هێشتانەکە تەواو نەبووە لە دابەشبوونی وەکو هێڵکاریەکەی پیشە لێرە پیشە دیسانێکە دەبێتەوە دوو بەشی سەرەکی زۆرێکمان هەیە پێی دەگوترێ پیشەی بژێوی سەرەتایی بژێوی سەرەتایی زۆری دووەممان هەیە پێی دەڵێن کشتتوکاڵی بژێوی چڕ کشتتوکاڵی بژێوی چڕ باشە دیسانێکە ئەگەر لە ناوەکە تۆزە ورد بینەوە کە دەڵێن بژێوی واتە گوتمان تەنها بەشی پێداویستەکانی خۆی و خێزانەکەی دەکات تەواو لە خۆی زیاد نابیتن کە دەڵێن سەرەتایی واتە تەکنیک بە شێوەی زۆر سادە و سەرەتایی و بەسیط و ئەوەلانیە کە تەنها ئەوەندەیە کە زیاتر ئیشەکان بەدەست دەکرێتن و زۆری دووەمیان کشتتوکاڵی بژێوی چڕ لێرە مەبەستمان تەرکیزکردنە لەسەر ئەو چڕە چڕ لێرە مەبەستمان ئەوەیە کە لەو شوێنانەدا ئەنجام دەدرێ کە چڕی دانیشتوانی تێدا بەرزە یان چڕی دانیشتوانی تێدا زۆرە واتە کشتتوکاڵێکە بە شێوەی بژێوی کەمانای بژێویەکە تێگەیشتین چ بوو لەو ناوچانە دەکرێتن کە چڕی دانیشتوانی تێدا بەرزە باشە دیسانەکە بینە سەر ئەوەی کە کشتتوکاڵی بژێوی یان پیشەی بژێوی سەرەتایی دەبێت بە سێ بەشی سەرەکیەوە سێ بەشی سەرەکی یەکەمیان کۆکردنەوەی سەرەتایی کۆکردنەوەی سەرەتایی کۆکردنەوەی سەرەتایی دووەمیان شوانکاری سەرەتایی سێمیان کشتتوکاڵی سەرەتایی کشتتوکاڵی سەرەتایی واتە پیشەی بژێوی سەرەتایی دابەش دەبیتە سێ بەشی سەرەکی کۆکردنەوەی سەرەتایی شوانکاری سەرەتایی و کشتتوکاڵی سەرەتایی ئێمە ئەگەر هێشتانەکە بینە سەر ئەوەی کە ڕیزبەندیەکان تەواو بکەین پیشەی ئابووری بازرگانی ئەویش لە لای خۆیەوە دابەش دەبێتن لە بۆ 6 بەشی سەرەکی جۆری یەکەمیان پیشەی ڕاوی چێوی یەکەمیان ڕاوی چێوی و ڕاوی ماسی بە مەبەستی بازرگانی ڕاوی چێوی و ڕاوی ماسی بە مەبەستی بازرگانی دووەم کۆکردنەوەی بازرگانی لە جەنگەڵ و لێرەوارەکان کۆکردنەوەی
بازرگانی لە جەنگەڵ و لێرەوارەکان. چ بڵین جەنگەڵ، چ بڵین لێرەوار، چ بڵین دارستان. فەرق ناکاتن مەبەستمان ئەو شوێنەیە کە بڕێکی یەکجار زۆر یان ڕێژەیەکی یەکجار زۆر دار و درەختی تێدایە. کەواتە ئەو شێوەیە یەکەمیان ڕاوی شێوی و ڕاوی ماسی بە مەبەستی بازرگانی، دووەمیان کۆکردنەوەی بازرگانی لە جەنگەڵ و لێرەوارەکان. سێم جۆریان پیشەی کشت و کاڵی بازرگانی. پیشەی کشت و کاڵی بازرگانی. سێم جۆریان پیشەی کانزاکاری. چارەمیان مەبەستمان پیشەی کانزاکاری. پێنجەمیان پیشەی پیشەسازی. شەشەمیان بازرگانی و گواستنەوە. کەواتە پیشە بازرگانیەکان دەکرێت بە ئەو شەش جۆرە: ڕاوی چێوی و ڕاوی ماسی و مەستی بازرگانی، کۆکردنەوەی بازرگانی لە جەنگەڵ و لێرەوارەکان، پیشەی کشت و کاڵی بازرگانی، پیشەی کانزاکاری، پیشەی پیشەسازی، پیشەی بازرگانی و گواستنەوە. واتە پیشەکان بە شێوەی گشتی دەکرێن بەو جۆرانەی سەرەوە، ئەوەی کە ئێستامە لەو هێڵکاریە دیاریمان کردیە. جا دەینە سەر ئەوەی کە هەر یەک لەوانە باسی چ دەکاتن. جۆری یەکەم جوگرافیای ئابووری. جۆری یەکەم لە پیشە بژێویەکان باز دەکەین کە گوتمان پیشە بژێویەکان دەکرێن بە دوو بەشی سەرەکی. یەکەمیان پیشەی بژێوی سەرەتایی لەگەڵ دووەمیشیان پیشەی کشت و کاڵی بژێوی چڕ. لە پیشەی بژێوی سەرەتایی سێ جۆری سەرەکیمان هەبوو. جۆری یەکەم جۆری یەکەم کۆکردنەوەی سەرەتایی. باشە، کۆکردنەوەی سەرەتایی مەبەستمان چییە؟ وەکو دابەشکردنە جوگرافیەکەی لە زیاتر لە ناوچە خولگەییەکان و لە ناوچە ژوورەکان تقریبەن بە شێوەی وەک یەک هەیە و لە ناوچەیەکی تەسچی یان ناوچەیەکی کەمیش نەبیتن لە ناوچە مامناوەندەکان. کە دەڵێن ناوچە بازنە خولگەییەکان، ئێمە ئەگەر شێوەیەکی لەو جۆرە دروست بکەین کە شوبە ئەوە بیتن گۆی زەوی نیشان بداتن، ئەوە ئەگەر وادا بنین هێڵی کەمەرەی زەوی، کەمەرەی زەوی دوو خولگەمان هەیە کە ئەوەیان خولگەی قڕژاڵ و ئەوەی تریشیان خولگەی کارژۆڵە. پلەکانیشیان 23.5 23.5 تەمان ئەویان دەکەوێتە بەشی باکووری گۆی زەوی، ئەوەشیان بەشی باشووری گۆی زەوی. کەواتە ئێمە کە دەڵێن لە ناوچە خولگەییەکان واتە ئەو ناوچەیە دەگرتەوە. باشە، کۆکردنەوەی سەرەتایی. هەروەها لە ناوچە ژوورەکان، ژوورەکان چێن درێ زیاتر ئەو ناوچانن کە نزیک جەمسەرەکانن. واتە ناوچەی جەمسەری. هەروەها لە ناوچەیەکی تەسچیش نەبیتن، یعنی ناوچەیەکی کەمیش لە باز لەپانیا مام ناوەندەکان، ئەوەیان ناوەندیە. کە دەڵێن ناوەندی لە ڕووی چی؟ لە ڕووی ئاوهەوا و باران و ئەو شێوازە کشت و کاڵانەی کە لەو ناوچەیە ئەنجام دەدرێتن. بە شێوەی گشتی ئەو ناوچانە بەهۆی کەم توانایی مرۆڤەکان و هەروەها کەم شارەزایی مرۆڤەکان و سروشت تا ڕادەیەک کەم توانایە، لەوانەیە بیر بکەوە ئایا ئەو ناوچەیە هەمووی
سروشتەکەی کەمتوانە بێگومان نەخێر. ئێمە کە دەڵێن ئەو ناوچەیە مەبەستمان هەر هەمووی نییە، دەکرێت شوێنێک ئەلێرە هەبێت، شوێنشکە لێرە شوێنشکە لێرە بەو شێوەیە، شوێنەگە لێرە لەو بازنەیە شوێنەگە لێرە هەبێت تر لە ناوچەی جیاجیا هەیە. بەڵام مهمەوەیە ناوچە خولگەیەکان و بازنە ژوورەکان کە واتە بازنەکانی سەری ئەوانەی کە نزیک جەمسەرەکانن لەگەڵ ناوچەیەکی تەسگیان کەم لە بازنە پانیە مام ناوەندەکان. ئەلەو ناوچانە هەندێک کۆمەڵە مرۆڤمان هەیە کە بەو پیشەیەوە خەریکە. تەبعاً لێرە خۆی مرۆڤەکان هیچ بەرهەمی نییە، واتە خۆی کشت و کاڵ ناکە، خۆی بەرهەمی خۆی بەدەست نانیتن، تەنها دەگەڕێتن لەسەر چی؟ لەسەر لە قۆپۆپی دارەکان، بەری دارەکان، ئاژەڵێکی بەرچاو بکەوێت ڕاو دەکا و بۆ خواردنی خۆی بەکاری دێنی. کورتیەکەی ئەوەیە کە خەمی ئەساسی مرۆڤەکان یان ئەو کۆمەڵە مرۆڤانەی کە بەو پیشەوە خەریکن تەنها پڕکردنەوەی زیچی خۆیانە و هیچی تر و بێگومان نیشتەجێژ نین، یعنی بە شێوەی هەمیشەیی لە ناوچەیەکی دیاریکرا و نیشتەجێنین. بۆچی نیشتەجێنین؟ چونکە تا ئەو کاتە لەو شوێنە دەمێننەوە کە خۆراکی لێیە، کە خۆراک کەمی کرد یان خۆراک نەما یان گۆڕانی وەرزەکان دەستی پێکرد کە کاریگەری لەسەر خۆراک دروست دەکاتن، ئەوانیش کۆز دەکەن لە ناوچەیەک لە بۆ ناوچێشکە، واتە بۆ ئەو ناوچەیە کۆز دەکەن کە ئەگەری بوونی خۆراکی هەیە. چەند کۆمەڵە مرۆڤێکمان هەیە کە بەو پیشەیەوە خەریکن. ڕێژەی دانیشتوان یان ژمارەی دانیشتوان لەو ناوچانێک کە ئەو جۆرە پیشەی تێدا ئەنجام دەدرێتن دانیشتوانەکەی زۆر کەمە بە بەراورد لەگەڵ ئەو ڕوبەرەی کە هەیە. هەندێک جار یەک کەس لە ڕوبەرێکی تقریبا 320 کیلۆمەتر دووجا 320 کیلۆمەتر دووجا واتە ئەگەر ڕوبەری ناوچەیەک وەربگرین و دابەشی سەر ژمارەی دانیشتوانی ئەو ناوچەیە بکەن کە بەو پیشەوە خەریکن مەبەستمانە، یعنی هەر نەفرێک بە تەقریبی هەندێک جار لە هەندێک شوێن نزیکەی 320 کیلۆمەتر دووجای بەردەکەویتم. گوتمان بۆچی لەو ناوچانە سروشت کەمتوانایە؟ بەهۆی ئەوەی کە زۆر جار دەبینین کە ناوچە خولگەییەکان بەهۆی بوونی بارانێکی یەکجار زۆر بەرزی دارەکانیان هەندێک جار دەگاتە 70 مەتر. بەرزی دارەکان دەگاتە 70 مەتر. تەمان 70 مەتر دارەکان بەرز بتەوە سڕ و پڕشی تێدا هەوێتن و وا دەکاتن کە تیشتی خۆر بە ڕێژەی پێویست نەگاتە خوارەوە، کەواتە خوارەوەکەی دارستانەکان ناوچەیەکی مەیلە و تاریکی شێدار دروست دەبیتن کە ژیانکردن تێدا هەندێک ئەستەم و زەحمەت دەبیتن، ئەو مەجای کشت و کارکردن و یان مانەوە تێدا هەندێک قرس دەبیتن، تەنها ئەو گروپ و کۆمەڵانە نەبیتن کە بەو جۆرە پیشەوە خەریکن. ئەو گروپ و کۆمەڵانە چیان؟ بەرمونە هێندە سوورەکانمان هەیە. لەکێ؟ هێندە سوورەکان ئەمازۆن. کە دەڵێن ئەمازۆن ئێمە یەکسەر دەبێت بیرمان بۆ چێن دەرێ بڕوا بۆ ئەمریکای باشوور بڕواتن. باشە لە ئەمریکای باشوور لەکێ؟ لە بەرازیل، ڤەنزوێلا، ئیکوادۆر. بەرازیل، ڤەنزوێلا، ئیکوادۆر. واتە دەکرێت لەو شوێنانە ئەو جۆرە کۆمەڵانەی تێدا هەبیتن کە بە پیشەی کۆکردنەوەی سەرەتاییەوە خەریکن. کۆمەڵەیەشکەمان هەیە کورتە باڵاکانمان هەیە. کورتە باڵاکان
کۆمەڵی کورتە باڵاکان ئەوانیش بە هەمان شێوە لە کۆنغۆ یان لە زائیر تەمان کۆنغۆ یان زائیر دەکەوێتە چێندرەوە دەکەوێتە ئەفریقیاوە کۆنغۆ یان پێی دەڵێن زائیر باشە لە دوای ئەوان چێمان هەیە سیمانکەکمانمە سیمانک سیمانکمان هەیە سیمانک دەکەوێتە کوێوە لە باشووری تایلەندمان هەیە واتە لە ناوچەکانی باشوور و باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا بە تەحدیدی لە وڵاتی تایلەند لە باشووری تایلەندمان هەیە باشووری تایلەند باشە لە دوای ئەو مالیزیەکانمان هەیە واتە ئەوانی کە پێیان دەگوترێتن مالیزیە کۆنەکان یان دانیشتوانە ڕەسەنەکانی مالیزیەکان کە بە هەمان شێوە لە مالیزیانە لە مالیزیا دوای ئەوە ئەسکیمۆمان هەیە ئەسکیمۆ ئەسکیمۆ لە چێن دەرێ لە تەمانەوە لە بازنە ژووروەکانە لە ئۆراسیا واتە ناوچەی نێوانی ئاسیا و ئەوروپا کە هێڵی جیاکەرەوەیان بە چیاکانی ئۆڕاڵ دەبیتن کە دەکەوێتە ناو خاشی ڕووسیاوە زیاتر ناوچەی ئۆراسیا لەگەڵ باکووری کەنەدا ئۆراسیا باکووری کەنەدا باش کەواتە ئەوانە ئەو کۆمەڵانن کە بە پیشەی کۆکردنەوەی سەرەتاییەوە خەریکن بە هەمان شێوە بۆشمەنەکانمان هەیە بۆشمەنەکان دەکەونە چێ باشووری خۆرئاوای ئەفریقیا باشووری خۆرئاوای ئەفریقیا بە تەحدیدتر لە بیابانی کەلەهاری باشە ئەوانە ئەو کۆمەڵانن کە بە پیشەی کۆکردنەوەی سەرەتاییەوە خەریکن واتە وەکو گوتمان سروشت کەم توان هەیە ژمارەی دانیشتوان کەمە کمان هەندێک جار دەگاتە بۆ تاکە کەسێک 320 کیلۆمەتر دوو جای بەردەکەویتن واتە ئەو ڕوبەرەی کە هەیە دابەشی بکەین بەسەر ژمارە ئەو کۆمەڵی کە کۆمەڵە مرۆڤەی کە لەو ناوچەیە دەژین هەندێک جار دەگاتە ئەوەی کە 320 کیلۆمەتر بۆ یەک کەس وتمان ئەوەش گرینگە بەرزیدارەکان هەندێک جار بە تایبەتی لە ناوچە خولگەییەکان دەگاتە 7 مەتر ئەو 7 مەترە ڕێگرێ لەوەی کە دارستانێکی مەسەرەن سڕە ڕێگرێ لەوەی کە ژیانێکی ئارامی ئەوەی کە مرۆڤ حەزی پێ بکاتن بژیتن ناوچەیەکی تاریک و ناوچەیەکی شێدار دروست دەبێتن بۆیە هۆکارێکە لەوەی کە ئەو جۆرە پیشەی تێدا ئەنجام بدرێتن جۆری دووەممان هەیە لە پیشەکان ئەویش شوانکارەی سەرەتایی دووەم جۆری شوانکارەی سەرەتایی شوانکارەی سەرەتایی یعنی چی؟ هەر ناوەکەی بەخۆی وەیە یعنی ئیشکردنە لەگەڵ ئاژەڵ واتە ئەو مرۆڤانە خەریکی بەخێوکردنی ئاژەڵن لە سەرەتای ئەو بابەتە وەکو پرسیارێکی تێدا هەیە کە بەراورد بە پیشەکەی پێشخۆی مەبەستمان کام پیشەیە کۆکردنەوەی سەرەتایی بە پێشکەوتوتر دادەندرێ واتە شوانکارەی سەرەتایی بە بەراورد بە پیشەکەی پێشخۆی کە کۆکردنەوەی سەرەتاییە بە پێشکەوتوتر دادرێ بۆچی چونکە ئەلێرە مرۆڤ
تواناکەی باشترە یان بیرکردنەوەکانی باشترە یان هەوڵی باشتر دەداتن لەوەی کە تەنها ئەوە نەبیتن ئاژەڵ ئەگەر ببێنێ ڕاوی بکاتن و بۆ خواردنی خۆی بەکاری بێتن بەڵکو لێرە ئاژەڵ ماڵی دەکاتن واتە کەوی دەکاتن واتە ڕای دەگریتن سوود لە بەرهەمەکانی بۆ پێداویستەکانی گواستنەوە و ئەو جۆرەشتانەی کە خۆی مەبەستیتی بەکاری دەینیتن. ئەوەی کە گرینگە کۆمەڵە ئاژەڵێکمان هەیە کە لەو ناوچەیە ئەو بەهۆی ئەو جۆرە پیشەوە مرۆڤەکان بەخێویان دەکەن و یان چاودێریان دەکەن. ئەو جۆرە پیشە دەکەوێتە ناوچەی وەکو شوێنە جوگرافیەکەی لە نێوان بازنەی پانی 5 پلە باشوور بۆ 50 پلەی باکوور. 5 پلە باشوور هەتاوەکو 50 پلەی باشوور. 50 پلەی باشوور. باشە کەواتە 5 پلە لە بۆ 50 پلەی باشوور. ئێمە دەزانین کە گۆی زەوی بازنەکان بەو شێوەیە دابەز بوون ئەگەر وەری بگرین بەو شێوەیە بە شێوەشی کورتکراوەی وەری بگرین ئەوە 0 نۆهەت بازنەی پانیمان هەیە هەتاوەکو جەمسەر 9 بازنە یعنی ئەلێرەوە دەست پێ دەکات 0 هەتاوەکو 9 دیسانێکە 9 بازنەمان هەیە لە باشوور لە 0 هەتاوەکو 9 باشە کەواتە ئەگەر ئێمە بەو شێوەیە دەستنیشانی دەکەین کە لە نێوان بازنەی پانی چەند لە بۆ چەند گوتمان 5 پلە باشوور 5 پلە باشوور وا دابنین ئەوە 5 پلە هەتاوەکو بە نمونە تاوەکو ئێرە ئەوە 50 پلە واتە ئەو ناوچەیە دەگرتەوە ئەوە باشوور ئەوەیان باکوور واتە ئەو ناوچەیە تەمان کە دەڵێن ئەو ناوچەیە دەگرتەوە بەو شێوەیە مەبەستمان ئەوەی نییە هەر هەموو ناوچەکە دەگرتەوە نەخێر وەکو پیشەکەی پێشخۆی بەڵام زۆرترین بڕی ئەو جۆرە پیشەیە لەو ناوچەیە ئەنجام دەدرێتن یعنی دەکرێت هەندێک ئەلێرە هەندێک ناوچە ئەلێرە هەندێک لێ بۆ شێوەیە بە شێوەی پچر لە هەندێک ناوچە ئەنجام دەدرێتن. هۆکارە ئەساسیەکەشی ئەوەیە کە ئەو پیشەیە کە لەو ناوچەیە ئەنجام دەدرێت ئێمە بەهۆی دوو جۆرە گژوجیاوە دوو جۆرە گژوجیا جۆرێکمان هەیە پێی دەگوترێ گژوجیای ئەستێپس جۆری دووەمان هەیە گژوجیای ساڤانە وە لە پرسیارەکان زۆر جار هەیە دەبینی هەندێک وشە لەسەر ئاوازی هەمان وشە ڕاستەکە دێتەوە لەوەیان تابیان و خوێندکاران هەڵە نەکەی تێ نەکەوی بنمونە ساڤانە لەسەر وەزنی هاڤانەیە دەکرێت لە هەڵبژاردنەکان پێت بڵێتن جیایەکی درێژە لە پیشەی شوانکارەی سەرەتایی ئاژەڵەکان پشتی پێدەبەستن یان سوودی لێوەردەگرن بنمونە بۆ دەبێتەوە ساڤانە هاڤانە ئیتر دوو وەڵامی هەڵی دیکەشت بداتێ لێ تێک نەچیتن ساڤانە و هاڤانە لەوەیان لە وشانە لێکی جودا بکەوە باشە. گژوجیای ئەستێپس واتە جیای کورت ئەوەیان جیای درێژ ساڤانە ژوژیای درێژ ئەوەیان بۆچی بەکاردێ مەڕوو ماڵات
کە دەڵێن مەڕ و ماڵات واتە ئەوانەی لە شێوە و قەبارەی مەڕ و بزن و ئەو جۆرە شتانە ئەو جۆرە ئاژەڵانی لەو قەبارەدان ئەو جۆرە گژوجیایە وەکو سەرچاوەیەک لە بۆ خۆراک و ئالیجیان بەکاردێنرێتم. گژوجیای درێژ بۆچی بەکاردێ؟ ڕەشە وڵاغ. ڕەشە وڵاغ کە دەڵێن ڕەشە وڵاغ مەبەستمان مانگایە گامێشە ئەو ئاژەڵانی کە بە قەبارە گەورەن دەتوانن ئەو جۆرە گژوجیایە وەکو ئالیک بەکاربێنن. ئەو ئاژەڵانە کامانن کە زیاتر لە کتێبەکە ناوی هاتیە. بە نمونە جۆرێکمان هەیە پێی دەڵێن ئاسکی ڕەنا. ئاسکی ڕەنا. ئاسکی ڕەنە لە چی؟ لە ناوچەی تەندرا زیاتر شوانکارەکان لەو ناوچەیە بەخێوی دەکەن. تەندرا، ناوچەی تەندرا. ناوچەی تەندرا دەکەوتە شوێ واتە ئەو ناوچانەی کە دەکەونە نزیک جەمسەرەکانەوە واتە لە بازنە پانی ژووروەکان کە ناوچەیەکی سارد و بەسەڵەکی و پلەی گرمی تێدا نزمە. باشە. ئاژەڵێکی تکەمان هەیە ئاژەڵی لاما. لەکوێ؟ لە چیاکانی ئەندێز چیاکانی ئەندێز لەکوێ؟ لە ئەمریکای باشوور. ئەمریکای باشوور. ئاژەڵی ترمان هەیە لە ئاسیای ناوەڕاست ئەلیاک. ئاسیای ناوەڕاست. ئاژەڵی ئەلیاکمان هەیە. تەڵام بەو شێوەیە کە ئاژەڵەکان لە ناوچەیەک لە بۆ ناوچەیەکی تکە زۆری ئاژەڵەکان جیاوازی هەیە. شوانکارەکان واتە ئەوانەی کە بەو پیشێوە خەریکن دوو جۆرە کۆچوڕەویان هەیە. دوو جۆرە کۆچوڕەویان هەیە. کۆچوڕەوێکیان هەیە پێی دەگوترێ ستونی. کۆچوڕەوی دووەمیشیان کۆچوڕەوی ئاسۆیی. کۆچوڕەوی ستونی بەو شێوەیە. کۆچوڕەوی ئاسۆییش بەو شێوەیە. کە دەڵێن کۆچوڕەوی ستونی واتە شوانکارەکان لە کاتی گۆڕانی وەرزەکان یان گۆڕانی پلەی گەرمی دەچنە سەر شاخەکان یان دەڕۆن لە بۆ ناوچە بەرزیەکان کە ناوچە کوێستانەکانی پێدەگوترێ. ئەو کاتانەی کە پلەی گەرمی لە خوارەوە لە ناوچە نزمەکان بەرز دەبتەوە دەڕۆن لە بۆ ئەو ناوچانەی کە بەرزیان زۆرترە و پێی دەگوترێ ناوچەی کوێستان هەم گژوجیای باشترە و هەم پلەی گەرمیەکەی گونجاوترێ لە بۆ ئاژەڵەکانیان بەسە دەکەون بۆ سەرێ. دووبارە لە کاتی پێچەوانەبوونی پلەی گەرمی کاتێک کە پلەی گەرمی ناوچە بەرزاییەکان زۆر دادەبەزی واتە زۆر نزم دەبتەوە زۆر سارد دەبیتن لەوەیەوە ئەو جارە دێنەوە خوارێ. ئەوە کۆچوڕەوی ستونی. بەڵام کۆچوڕەوی ئاسۆیی چییە؟ لە ناوچەیەک دەڕۆن لە بۆ ناوچەیەکی دیکە ئەوە پێچەوانەشەوە. بە نمونە ئەو کۆچوڕەوەی لە عێراق بە شێوەی گشتی هەیە. زۆر جار لە ناوچەکانی خۆمان دەبینین کە ئەوانەی کە مەڕووماڵات بەخێو دەکەن خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقن خۆیان و مەڕووماڵاتەکانیان دوای ئەوەی کە پوش و پاوان لە ناوچەکانی خۆیان کەم دەبێتەوە پلەی گەرمی زۆر بەرز دەبیتەوە دێن بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەم پلەی گەرمیەکەی لە چاو ناوچەی ئەوان نزمترە و پوش و پاوانیشی هەیە. کاتێک کە زستان لەو ناوچەیە دەست پێ دەکاتن دەگەڕێنەوە لە بۆ ناوچەکانی خۆیان واتە بەو شێوەیە بەردەوام کۆچوڕەوەکانیان هەیە. لە کۆنیشدا
وەکو ئەوەی کە پێی دەگوترا گەرمیان و کوێستان کە هەندێک خێڵ یان هەندێک عشیرەتی کوردی بە خۆیان و مەڕووماڵاتەکانیان لە ناوچەی گەرمیان دەڕۆیشتن لە بۆ ناوچەی کوێستان و پێچەوانشەوە واتە ڕەوان بوون یان ئەوەی کە وەکەوەی عەرەب پێی دەڵێن بەدوو کۆچ و ڕەو دەکەن لە ناوچەیەک لە بۆ ناوچەیەشتکە کەواتە بەو شێوەیە دوو جۆرە کۆچ و ڕەویان هەیە کۆچ و ڕەوێکیان ستوونی یەکێکیان ئاسۆیی تەمان ئەوانەی کە ئەو جۆرە کۆچ و ڕەوانە دەکەن ئێستا هەندێک بارودۆخەکان گۆڕایە گەرنان لە کۆنەوە ئەوانە زۆر گوێیان بە سنووری ڕامیاری نێوان دەوڵەتان نەدەدا یعنی وەکەوە نەبوو کە خۆیان و مەڕووماڵاتیان ئەگەر بیانویست بە لە فلان دەوڵەتی لە سنووری ئەو دەوڵەتە بڕۆ لە بۆ سنووری ئەو دەوڵەتە ویزەی لێدەن و ڕێپێدان و شتی والا نەبوو دەبینی دەوڵەتەکان بۆ خۆیان لە ناوچە کوێستانی و گەرمیانەکان هاتوچۆیان دەکرد بە پێی گۆڕانی وەرزەکان بەڵام وردە وردە ئەوەش گۆڕانی بەسەرداهاتی وەکەوەی کە لەو ساڵانەی دوایی ئەوانە دەبینین زۆرێک لە وڵاتان هەوڵیاندایە کە ئەوانەی بۆ جۆرە کۆچەرینە نیشتەجێیان بکەن لە عێراق ئەوە کرا لە لیبیا لە جەزائیر هەوڵدراکە زۆرێک لە نیشتەجێبوونیان لە بۆ ئەنجام بدرێتن تەمان هەم مەبەستەکە مەبەستێکی ئابووری سیاسی سەربازی کۆمەڵێک مەبەستی دیکەی لە پشتەوە بۆ بەڵام ئێمە ئیشمان بەوە نییە ناچین ناو تەفاسیلی ئەو بابەتە دێنە سەر ئێستا سێەم جۆرە پیشە کە پیشەی کشتتوکاڵی سەرەتایی کشتتوکاڵی سەرەتایی کشتتوکاڵی سەرەتایی باشە کەواتە ئێمە لە پێش ئەوە دوو پیشە مازانی کۆکردنەوەی سەرەتایی و شوانکاری سەرەتایی سێمیان لە پیشە بژێویە سەرەتاییەکان کشتتوکاڵی سەرەتاییە تەمان ئەو پیشەیە بە بەراورد بە دوو پیشەکەی پێشخۆی کام دوو پیشە وتمان کۆکردنەوەی سەرەتایی و شوانکاری سەرەتایی لە هەردووچیان پێشکەوتوترە واتە بە بەراورد بە دوو پیشەکەی پێشخۆی بە پێشکەوتوتر دادەندرێت لەبەرچی لەبەر دوو سەبەبی سەرەکی چونکە لەلایەک مرۆڤ توانی کە بۆ دابینکردنی پێداویستەکانی خۆی سەرچاوەی سامانی سروشتی وەبەربێنیتن واتە وەڵامەکەی وەبەرهێنانی سەرچاوەی سروشتی دووەمیان وای لێکرد چی لێ چ بکاتن نیشتەجێ ببی نیشتەجێ ببی کەواتە لەبەر ئەو دوو هۆکارە لە دوو پیشەکەی پێشخۆی پێشکەوتوترە واتە دوو پیشەکەی پێشتر کە کۆکردنەوەی سەرەتایی شوانکاری سەرەتایی هەردووچیان نیشتەجێ نەبوون بەردەوام لە کۆچ و ڕەودا بوون وەکو گوتمان لەو ساڵانەی دوایی هەوڵدرا هەندێک شوانکارەکان نیشتەجێ بکرێت بەڵام بە شێوەی گشتی ئەوانان نیشتەجێنین بەردەوام لە کۆچ و ڕەودان بۆ پەیداکردنی خۆراک بۆ خۆیان و ئاژەڵەکانیان بەڵام ئەلێرە وای لێ هاتکە نیشتەجێ ببرن و هەروەها وەبەرهێنانی سەرچاوەی سروشتی چونکە کشتتوکاڵکردن ئێمە دەزانین کە پێویستی بۆیە ئەو کەسێک کە کشتتوکاڵ دەکاتن لە نزیک کشتتوکاڵەکانیان لەسەر کشتتوکاڵەکە نیشتەجێ بی بۆ ئاودان و تۆکردن و چاودێریکردن و بژارکردن و ئیتر لێکردنەوەی بەروبووم وانە بۆیە پێویست دەکا کە کشتیارەکە واتە جوتیارەکە بەردەوام لێ نزیک بیتن بۆیە لەبەر ئەو دوو هۆکارە کشتتوکاڵی سەرەتایی لە دوو پیشەکەی پێشخۆی پێشکەوتوترە ئەو جۆرە کشتتوکاڵە کە دەڵێن کشتتوکاڵی سەرەتایی بە زۆری لە ناوچە خولگەییەکان ئەنجام دەدرێتن یعنی بە شێوەی زۆر لە ناوچەی خولگەیی بەدی دەکرێتن طبعا ناوچەی خولگەییش کێشەیەکی زۆر گەورەی هەیە
ئەوش بەهۆی ئەو بارانە زۆرەی کە لی دەبارێتن کە جۆری بارانەکەی لە جۆری بارانی بەرزەڕۆیە. بارانی بەرزەڕۆ چییە؟ بەهۆی بەرزی پلەی گەرما لەو ناوچەیە بوونی بە هەڵمبوونی زۆر و هەڵمەکە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان و لە بەرزیەکی دیاریکراودا چڕ دەبێتەوە و دووبارە دادەکاتەوە باران. بەردەوام ئەو عملیە ڕوودەداتن، پەیوەندی بە وەرزەکانەوە نییە. یعنی ئێستا ئێمە لای خۆمان دەزانین کاتی بارانبارین زیاتر کۆتاییەکانی مەسەرەن وەرزی پاییز، زستان، هەروەها تا ڕادەیەک بەشێک لە بەهار دەتوانین مەسەرەن چاوەڕێ ئەوە بکەین کە باران باریتن. بەڵام لەوێ وانە لە هاوینیش باران دەباری، لە پاییزیش باران دەباری، لە زستانیش باران دەباری، لە هاوین لە هەموو وەرزەکان باران دەباریتن. بۆچی؟ سەبەبەکەی ئەوەیە بەرزی پلەی گەرما لەو ناوچەیە ڕێژەی زۆری بە هەڵم بوون و چڕبوونەوەی لە ئاسماندا و دووبارە داکردنەوەی باران. ئەو عملیە بەردەوام کە ڕوو دەداتن لە ناوچەی خولگەیی کردارێک ڕوو دەداتن پێی دەرێن داشتن. پێی دەرێن داشتن. واتە داشتن چییە؟ کردارێکە لە ناوچە خولگەییەکان ڕوو دەداتن بەهۆی زۆری ڕێژەی بارانەوە دەبێتە هۆی چی؟ تواننەوەی ئەو ماددە خۆراکی و ئەندامیانەی کە لە خاکدا هەیە و بەرەو ناخی زەوی دەڕاتن. تۆ بینە بەرچاوت بارانێکی زۆر بەردەوام لەو خاکە بداتن، ئەو مادەی خۆراکی و ئەندامی و ئەوانەی کە لە بەشی سەرەوەی لای خاکە وەکو پێویستێک لە پێویستەکانی کشت و کاڵکردن سوودی لێوەردەگیرێ بەردەوام ئەو بارانە زۆرە وای لێ دەکات بتوێتەوە بەرەو ناخی زەوی بڕواتن. ئێمەش لە کشت و کاڵ پێویستمان بە بەشی لای سەرەوە واتە چی دەبێت؟ خاکێکی بێپیت و بەرەکەتمان لێ دەست دەکەویتن. واتە بەهۆی کردداری داشتن خاکێکی بێپیت و بەرەکەت دروست دەبیتن. لە زۆر شوێنی دنیادا ئەو حاڵەتانەمان هەیە، مەسەڵەن دوورگەکانی یان بە شێوەی گشتی لە هەندێک ناوچەی باشوور و ڕۆژهەڵاتی ئاسیا، لە دوورگەکانی ئەندەنوسیا یان وڵاتی ئەندەنوسیا، لە فلیپین، لە میانمار، لە مالیزیا ئەو حاڵەتانەمان هەیە و ڕوو دەداتن. ئەوە بە شێوەیەکی گشتی گوتمان پێشکەوتوترە لە چاودوو پیشەکەی خۆی، بەڵام کە دەڵێن پێشکەوتوترە مانای ئەوە نییە زۆر پێشکەوتوو بی، نەخێر لە چاودوو پیشەکەی پێشتری پێشکەوتووە. ئەگەرنا هێشتانێکە کشت و کاڵ لە دۆخی سەرەتاییدایە. دۆخی سەرەتایی واتە پەینیان نییە بەکاربینن، پەین بەکار نایە، یان ئامێر و مەچینەی پێشکەوتوو بەکار نایە، سەرمایەکی زۆریان نییە، بۆیە هەموو شتەکان زیاتر بەدەست دەکرێتن و بە شێوەیەکی زۆر سادە و ساکاریش دەکرێت، ڕووبەرێکی دیاریکراویش دەتوانن ئەو کشت و کاڵی تێدا ئەنجام بدەن. وەکو گوتمان کشت و کاڵەکەش بە شێوەی بژێویە، واتە لە خۆیان زیاد ناکاتن، تەنها بەشی پێویستەکانی خۆیان و خێزانەکانیان دەکەن. باشە، واتە ئەو سێی کە باسمان کرد ئەوانە پیشەی کشت و کاڵی یان پیشەی بژێوی سەرەتایی بوون. بژێوی سەرەتایی. لە پیشە بژێویەکان جۆرێشکەمان هەیە کە کشت و کاڵی بژێوی چڕمان هەیە. کشت و کاڵی بژێوی چڕ. کشت و کاڵی بژێوی چڕمان هەیە بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە پیشەیە دەکەوێتە ناوچەکانی باشوور و باشووری خۆرهەڵاتی ئاسیا. باشوور و باشووری خۆرهەڵاتی ئاسیا. لە نێوان بازنەی پانی 10 بۆ 50 باکوور. لە نێوان بازنەی پانی 10 بۆ 50 باکوور. لە نێوان بازنەی پانی 10 بۆ 50
باکوور واتە ئیشمان بە بەشی باشووری گۆی زێوی نییە یەکسەر دێنە بەشی باکووری گۆی زێوی بازنەپانیەکان حساب دەکەین دا هەتا 50 بەو شێوەیە لەو ناوچەیە ئەو جۆرە پیشەیە ئەنجام دەدرێتن دەکەوتە چیەوە بە زۆری بەشی زۆری ئەم ناوچەکانی چین هەروە هندستان و بەنگلادیش و کەنارەکانی ڤێتنام و کەمبۆدیا و لاوس و میانمار و تایلەند و دوورگەکانی ئەندونوسیا و ئەوانەی کە گوتمان بەو شێوەیە دەگرتەوە لێرە ڕووبەری زەوی بچووک دەبتەوە مەبەستمان ئەوەیە کە دەڵێن بچووک دەبتەوە زەوی کشت و کاڵی خۆ ئەوە نییە زەوی وەکو پەڕۆیە قوماش نییە بچێتە ئاو بچوو بتووە نا لێرە مەبەستمان چییە بەهۆی زۆری ژمارەی دانیشتوان ئەو بڕە ڕووبەرەی کە بەرز جوتیار دەکەوێتن بڕەکەی کەمە زۆر جار هەیە دەبینین لەو جۆرە لە 6.2 تێپەڕ ناکە 6.2 تێپەڕ ناکە واتە 6 زاران چەند 2500 مەتر دووجا ئەوە ئەگەر بزانین کە دۆنم ئەو هەر یەک دۆنم دەکات 2500 مەتر دووجا واتە 50 جاران 50 2500 مەتر دووجا ئەوە یەک دۆنم 6 جاران ئەوەندە وەکو مەتر لەوانەیە بری ڕقامێکی زۆر دەردەچیتر نەخێر بۆ کشت و کارکردن 6 دۆنم ڕووبەرێکی زۆر نییە بۆیە کشتیارەکان واتە جوتیارەکان پێویستە تەقەڵا و هەولێکی یەکجار زۆر بدەن بۆی کە بە باشترین شێوە ئەو 6 دۆنمە و کەمترەی کە هەیە وەبەر بێنن هەوڵ بدەن زۆرترین بڕی خۆراک بەدەست بێنن بۆ ژمارەی زۆر لە دانیشتوان تاوان ئێمە نابی ئەوە لە بەرچاو نەگرین کە کاری خوا بزانە چەند جوانە لەبەرەوەی دانیشتوان لەو ناوچەیە زۆرە گوتمان ناوچەکە چیە باشوور و باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا لە نێوان بازنەی پانی دە لە بۆ 50 باکوور دانیشتوان زۆرە بەڵێ بەڵام ئاوهەوا و خاکەکەی یارمەتی دەرەکە کشت و کاڵێکی باش بەرهەم بێ واتە بەرهەمێکی زۆر بتوانین بەرهەم بێ بەنمونە تێکڕای برنج لە ژاپۆن و کۆریا دوو ئەوەندەی تێکڕای جیهانە ژاپۆن کۆریا دوو ئەوەندەی تێکڕای جیهانە یعنی ئەگەر خاچێک بە نمونە یەک دۆنم ئەگەر وەکو ڕقەمێکی گچکە وەربگرین یەک دۆنم لە وڵاتێکی وەکو عێراق بە برنج بچێنین بە نمونە یەک تەنمان دەستکەوی تەمان ئەکید تەنەک نییە زۆرترمان دەست دەکەویتن وا دابنین یەک تەنمان دەست دەکەویتن بەڵام هەمان ئەو یەک دۆنمە لە وڵاتی ژاپۆن بیان لە کۆریا بیتن 2 تەن بەدەست دێنیتن هۆکارەکەی چییە جۆری ئاوهەوا و جۆری خاکەکەی تیکە وای کردێکە ڕێژەکی زۆرتر بەروبووم بەرهەم بینی بێجگەلەوە خاچی ئەو ناوچێ و ئاوهەوای ئەو ناوچێ ڕێگەی ئەوەیدا کە زیاتر لە جارێک کشت و کارکردن بکرێت هەندێک جار هەیە لە باشووری یابان 2 جار و 3 جار مەرەزە برنج دەکرێتن لەسەر یەک پارچە زەوی یعنی ئەو زەویە کاتێک کە برنجی لێ دەچینن تەواو بوو جارشکە لی دەکەن تەواو بوو جارشکە لی دەکەن تەواو بوو جار یعنی بەو شێوەیە ئێمە تەماشا دەکەین خاکەکە خۆی باشە ئاوهەواکەی باشە 3 جاریش یان 2 جار بەرهەمی برنجی لەسەر بچیندرێ هەر جاریش دەبڵ لە چاو جیهان و لەسەر لە چاو خاکەکانی دیکەی جیهان بیتن ڕێژەیەکی یەکجار زۆر بەرهەمی برنجمان دەست دەکەوی بەڵام هێشتانێکە لە چاو ئەو ژمارە زۆرەی دانیشتوانی کە هەیە بەرهەمەکە لە پێویستی خۆیان زۆرتر نابی بۆیە
تەنها بەشی پێویستەکانی خۆیان دەکات بۆیە دانرایە کە دەڵێن کشت و کاڵی بژێوی چڕ واتە تەنها بۆ بژێوی ئەنجام دەدرێتم. بێجگەلەوە لەو ناوچانە بەهۆی بوونی یان بەهۆی کەمی زەویەوە هەوڵی ئەوەیاندایە کە مەرەزەکردن لە تەلام بکەن. خۆی مەرەزەکردن بە شێوەی گشتی دوو زۆرمان هەیە. بەرەنجکردن دوو زۆرمان هەیە. جۆرێکمان هەیە پێی دەرێن لە مەرەزەکردن لە گۆل، ئەوەی دیکە تەلان. مەرەزەکردن لە گۆڵ چییە؟ زیاتر لەو ناوچانەیە کە دەمچەم و ڕووبارەکان بە شێوەی گۆل گۆل عوزی گچکە دەکرێت لێوی لە بۆ دەکرێتن ئاوی ناو چونکە مەرەزە پێویستی بۆی ئاوی ناو ببینێتەوە بەوە پێی دەگوترێ ئەوە شێوە باوەکەیە کە لە هەموو جیان بەو شێوەیە دەکرێتن. بەڵام مەرەزەکردن لە تەلان سوودیان لە بەرزاییەکان وەگرتیە. ئەگەر وا دابنین ئەوە بەرزاییەک بی چیان کردیە وەکو پلیکانە وەکو پای قادرمان لێ کردیە بەو شێوەیە. تاوەکو بەرزی 600 مەتر ئیسیفادەیان لێ کردیە بەو شێوەیە مەرەزەکە ئەلەو شوێنانە دەکەن. واتە بەرزاییەکانش بە فڕۆ نادەن. هەلای خۆمان دەبینین زۆر شوێن هەیە خاکەکە تۆزێک سەختی زۆرە یان بەرزایەکی زۆری هەیە دەلێ گەڕێ نایکەین لەبەرچی خەڵکەکە لەوانەیە بەرهەمی دیکەی هەیە یان داهاتی دیکەی هەوی یان تااقەتی ئەوەی نەبیتن. بەڵام ئەوان بەهۆی ئەوەی کە ژمارەی زۆری دانیشتوان هەیە زەوی بە هەوەنتە بەدەست ناکەویتن بەو شێوەیە بەرزاییەکانیش دەکەن بە مەرەزە. ئەوە تا ئێرە جۆری پیشە بژێویەکان بوو واتە بژێویەکان سەرەتاییمان هەبوو لەگەڵ کشتتوکاڵی بژێوی چر. سەرەتاییەکەش گوتمان سێ زۆر بوو. کۆکردنەوەی سەرەتایی، شوانکاری سەرەتایی لەگەڵ کشتتوکاڵی سەرەتایی. دەینە سەر پیشەی ئابووری بازرگانی. پیشەی ئابووری بازرگانی هەندێک خاصەتی هەیە. خاصیەتەکانی پیشەی ئابووری بازرگانی. خاصەتەکانی سیفەتەکانی پیشەی ئابووری بازرگانی طبعاً بە 4 خاصیەت یان بە 4 سیفەت دەیناسینەوە کەەوە پیشەیەکی بازرگانیە جیاوازە لە چاو ئەو پیشەی دیکەی کە پێی دەگوترێ پیشەی بژێوی. لەوانە یەکەمیان بەرهەم لە پێویستی بەرهەمهێن هێنەکان زیاترە. ئەگەر بەبیر خۆمان بینینەوە لە پیشە بژێویەکان گوتمان بەرهەم تەنها بەشی پێداویستەکانی خۆی و خێزانەکەی دەکات. بەڵام لە پیشەی بازرگانی دەڵێن بەرهەم لە پێویستی بەرهەمهێنەکان زیاترە. ئەوە یەک لە خاڵە جیاکەرەوەکان. باشە. خاڵێکی دیکە بەرهەمهێنان شارەزایی و تایبەتمەندی کاردابەشکردنیشی لەگەڵدایە. دووەمیان شارەزایی و تایبەتمەندی و کاردابەشکردنی لەگەڵدایە. واتە چی؟ هەر کەسێک هەستێ و خەریکی ئیشێک نابی بەڵکو
کەسەکان زیاتر ئەو پیشەیە ئەنجام دەدەن کە لەگەڵ توانە و شارەزایی و لێهاتی و تایبەتمەندی خۆیان دەگونجێتن هەوڵ دەدەن جۆرێک لە پسپۆڕبوونی تێدا ئەنجام بدرێتن بەڵام لە پیشە بژێویەکان وانە خێزانێک پێکەوە هەموو ئیشەکان دەکەن بەڵام نا لە پیشە بازرگانیەکان هەر کەسە و ئەو ئیشە دەکا کە لەگەڵ پسپۆڕی خۆی دەگونجێتن یان پسپۆڕە تێدا ناچێ هەموو ئیشێک بە تەنها بکاتن ئەگەر نمونەیەک وەربگرین ئێمە کارگەیەکی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل وەربگرین لە پیشەیەکی کە یەک لە پیشە بازرگانەکانێک پیشە سازیە هەر کەسێک هەستیە و بە ئیشێکەوە خەریک بە هەموو ئیشەکانەوە خەریک نابێتن لە ناو کارگەیەک کەسی وایە تەنها ئیشێکی دیاریکراو دەکا کەسێش کە ئیشێکی دیاریکراو دەکا پسپۆڕ دەبی لە ئیشێکی دیاریکراوە هەریکە بەوانە خەریکی ئەو ئیشە دەبیتن کە شارەزایی و لێهاتی و تایبەتمەندی خۆی تێدایە و پسپۆڕ بۆ تێدا خاڵشتکە زۆری هەندێک بەرهەم و کەمی هەندێکی دیکە دەبتە هۆی چی ئاڵوگۆڕکردن لە نێوانیاندا سێەم زۆری هەندێک بەرهەم و کەمی هەندێکی تر کورتەکەی دەوێتە چی دەبێتە هۆی دروستبوونی ئاڵوگۆڕ واتە چی بازرگانی واتە لە شوێنێک بەرهەمێک زیادە لە شوێنێشکە پێویستیانە دەکرێت لەو شوێنەی دیکە بەرهەمێشکەی زیاد بی لێرەیان پێویست بی ئاڵوگۆڕ لە نێوانیاندا ڕوودەداتن دەبێتە هۆی دروستبوونی بازرگانی تەڵان خاڵی چارەم بەرهەمهێنان کارگوزاریشی لەگەڵدایە واتە تەنها ئەوە نەبیتن بەرهەمهێنانی مەسەلەن شمەک بیتن کارگوزاریشی لەگەڵدایە وەکو کارگوزاری چی پزیشکی یان فێرکردن ئەیتر کارگوزاریمان زۆرە پزیشکی فێرکردن لانی بەپرسین وەکو چی کە دەڵێن کارگوزاریشی لەگەڵدایە بنمونە خستەخانە ئەهلیەکانی کە هەیە گیان زانکۆ و قوتابخانە و خوێندنگا ئەهلیەکانی کە هەیە کارگوزاریە بەڵام شێوەیەکی بازرگانی هەیە باشە ئەوانە واتە بەو چارخاڵە ئێمە دەتوانین پیشەی ئابووری بازرگانی لە پیشەی بژێوی جیا بکەینەوە دێنە سەر هەندێک لە پیشە بازرگانیەکان کە یەکەم جۆری پیشە کە ئێمە باسی دەکەین پیشەی ڕاو پیشە بازرگانیەکان یەکەم جۆری ڕاو طبعا ڕاوی وشکانی و ڕاوی ماسی بە مەبەستی بازرگانی لێرە کە کورتی نووسیتمان ڕاو بەڵام چ ڕاوەکە ڕاوی وشکانی بی یان ڕاوی ماسی بی بەڵام بە مەبەستی بازرگانی ڕاوی وشکانی بە زۆری ئەو ناوچانەی کە ڕاوی وشکانی لێ دەکرا گۆڕان لە بۆ لە وەرگاو یان شوێنی نیشتە جێبوون بەهۆی چی بەهۆی یان بوونە شوێنی کشت و کاڵکردن بەهۆی زۆربوونی ژمارەی دانیشتوان و پێشکەوتنی ژیان بۆیە تەماشا دەکەین دەشتە مەزنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاوی گامێشی چێویەوە گۆڕا لە بۆ لە وەرگای مەڕووماڵات بۆیە شوێنی ڕاو ئێستا کەوتیتە ناوچە دوورە دەستەکان یان ناوچە هەرە دوورەکان ئێمە ئەگەر
واقعی ناوچەی یان ئەو هەرێمی کوردستانی خۆمان وەربگرین تەماشا دەکەین لە ساڵانی پێشی 90ەکان دەوروبەری شارەکان شوێنی ڕاوکردن بوو بەڵام بەهۆی فراوانبوونی شار ئێستا ئەو شوێنێکە پێشتر ڕاوی لێ دەکرا ئێستا شوێنێکە و کۆمەڵگەیەکی نیشتە جێبوونە و ماڵی تێدا نیشتە جێ بۆ ئەوانە واتە کەڵکی ڕاوکردنی نییە بۆیە کەتیتە ناوچە هەرە دوورەکانی دیکە بۆیە باشترین شوێن ئەوانەی کە ڕاوی ماسی تێدا یان ڕاوی وشکانی تێدا دەکرێ ببورن وەکو گوتمان کەتیتە ناوچە دوورە دەستەکان بەنمونە ئەو ناوچانەی کە ڕاوی ئاژەڵی فەروداری سروشتی لێ دەکرێت بەنمونە ناوچەکانی ئۆراسیا کە یەکێکە لەو ناوچانەی کە دەتوانرێتن ئەو جۆرە ڕاوی تێدا ئەنجام بدرێت ئەگەر بینە سەر ڕاوی ماسی لە جیهاندا بە نزیکەی ڕاوی ماسی بە نزیکەی 5 لەسەر 6 سەرجەمی ڕاوە ماسی لە جیهان تەمان ئێمە کە دەڵێن ڕاوی ماسی بەستەنها ماسی ناگرتەوە خواردنە دەریایەکان ئەوانەی ئاژەڵە دەریایەکان ئەوانەی کە بۆ خواردن و ئەوانە دەشێن هەمووی دەگرێتەوە بەڵام لەناو ئەواندا نسبە هەرە زۆرەکەی ماسیە بۆیە ناوی لێ دەنێن ڕاوی ماسی لەکوێ لە دەریا و یان لە زەریاکاندا ئەنجام دەدرێتن دەریا و زەریاکان هەروەها ڕێژەی 1/6 1/6 لە چی ئەنجام دەدرێتن ئەو جۆرە لە دەریا ناوخۆییەکان و ڕووبارەکان جاوە بە مستەڵەحیشکە نووسرایە 6-1 فەرق ناکەواتە 1/6 کۆی بکەینەوە 6/6 واتە دەکا یەک ژمارەی تەواو لە بۆمان دەردەچیت بۆ شێوەیە ڕاوی ماسی ئەنجام دەدرێتن ئەوەی کە گرنگە چێن ئەو شوێنانەی کە ڕاوی ماسی تێدا ئەنجام دەدرێت باشترین شوێن لە بۆ ئەنجامدانی ڕاوی ماسی کەناری کیشوەرەکان یان تەنکاوی کەنار کیشوەرەکان بۆچی ئەوێ لەبەرەوەی لەو ناوچەیە جۆرە زیندەوەرێکی لێیە بە ڕێژەکی زۆر بڵاو دەبتەوە کە پێی دەگوترێت هەڵواسراوەکان هەڵواسراوەکان چین زیندەوەری وردی میکرۆسکۆبین واتە بە چاو نابیندرێن ژمارەیان لە یەک پێدا لە ملیۆنێک زیاترە لە ملیۆنێک زیاترە پێیەک تەمان تقریب دەکات 30.38 سانتیم 30.38 واتە لە یەک پێدا ژمارەکان لە ملیۆنێک زیاترە ئەوەندە وردی بچووکن کە بە چاو نابیندرێن کە خۆراکی سەرەکی ماسیەکانن ها بۆیە دەبینین لەو ناوچانە ڕێژەی زۆر ماسی کۆ دەبتەوە بەردەوام دەمیان وا لێ دەکەنوانە ئەو زیندەورە وردانن وەکو خۆراکی ماسی بەکاردێن تەمان لەگەڵ ئەوەدا قەوزە و ئیتر هەندێک ڕۆکی دەریایی شێکە دەبنە خواردنی ماسیەکان لەو ناوچانە کە دەڵێن کەنارکی شوێرەکان یان تەنکاوی کەنارکی شوێرەکان بۆچی گرنگە لەبەرەوەی تیشتی خۆر کاتێک کە دێتە خوارەوە تاوەکو نزیکەی 60 مەتر ڕێگە بە ژیان دەداتن واتە ڕووناک دەبێت تیشتی خۆر هەیە تا 6 مەتر لە دوای ئەوە سیر دەکەین ناو دەریا و زەریاکان تەمان قوڵایی یەکجار زۆرمان هەیە لە 60 و ئەوانە زیاتر تاریک دەبێتن ژیانکردن لەوێ هەندێک زەحمەت دەی بە تایبەتی لە بۆ ڕێژەیەکی زۆر لە زیندەوەرە دەریایەکان یان بە تایبەتی لە بۆ ماسیەکان کەواتە
ئابزارین ڕاوی ماسی وەکو گوتمان ئەو کۆسپانە چین کە دێتە ڕێگەیان ئەو کۆسپانەی کە دێتە ڕێگەی ڕاوی ماسی دوو جۆر کۆسپمان هەیە کۆسپەکانی ڕاوی ماسی کۆسپی سروشتیمان هەیە سروشتی و کۆسپی مرۆییمان هەیە کۆسپی سروشتی و کۆسپی مرۆییمان هەیە کۆسپە سروشتیەکان وەکو چی گەرداو تەمومش پارچە سەهۆڵی گەورە کەواتە گەرداو تەمومێش پارچە سەهۆڵی گەورە ئەوانە کۆسپی سروشتین گەرداو چیە زۆر جارهان جێژەڵوکەی دەریایی کە لە ناو دەریاکاندا دەبینین دروست دەبیتن کۆسپ و ڕێگر دەبیتن لە بەرامبەر ڕاوکەرەکان بۆی کە لە ڕاوکردنی ماسی دەبینین کێشەی دروست دەکات تەمومش چییە واتە ئەو تەمەی هەندێک جار دروست دەبیتن لە وشکانیش دروست دەبیتن کە ئاستی بینین کەم دەکات و کێشە لە بۆ ڕاوکەرەکان دروست دەکات پارچە سەهۆڵی گەورەش بە تایبەتی لە بازنە ژوورەکان و نزیک جەمسەرەکان زۆر جار هەندێک پارچە سەهۆڵی گەورە هەیە وەکو شاخی بەفرینەکان لە ناو ئاوەکاندا هەیە کە شتەکان ئەوانە ڕاوکەرن نایبینن یان دەکەوێتە بەرامبەریان نمونەی ئەوەمان هەیە لەوانەیە زۆربەمان بینی بمان فلیمی تایتانیک یەکێک لە میانە هۆکاری سەرەکی نقمبوونی کەشتێکە چیە بەهۆی بوونی ئەو پارچە سەهۆڵی گەورەیە کە لە ژێرەوە کەشتێکە لێ دەداتن و دووچاری نقمبوون دەبیتن جا ئەو پارچە سەهۆڵانە هەندێک جار ڕێگرە لە بەردەم کەشتیوانەکان ئەوانەی کە خەریکی ڕاوی ماسین کۆسپی مرۆیی یعنی چی واتە ئەو کۆسپانێک کە بەهۆی مرۆڤەوە دروست دەبیتن وەکو زۆر هاتوچۆکردنی کەشتەکان واتە هێڵی هاتوچۆ هێڵی هاتوچۆ هێڵی هاتوچۆ کەوە یەکێکە لە هۆکارەکان هێڵی هاتوچۆ جا ئەو هاتوچۆیە کەشتەکان کاتێکە کەسەکان بگوازنەوە یان شوەک و کەلوپەلەکان بگوازنەوە لە ناوچەیەک لە بۆ ناوچەیەش کە زۆر جار دەبینین ماسیش عادەتی تیکە لە شوێنێک گرد خۆی ئاژەڵێکی چێویە ئەگەر لە ناوچەیەک ئەوەندە کەشتی بێت و بڕوا ئەوانە بێگومان ئەویش ترسی ئەوەی هەیە و کە لەو ناوچەیە دوور دەکەوێتەوە هەروەها ئەوە حاڵەتی یەکەم مانزانی هێڵی هاتوچۆ بە هەمان شێوە زۆر ڕاوکردن زۆر ڕاوکردنیش دیسانێکە دەبتە هۆکاری ئەوەی کە هەندێک جۆرە ماسی هەیە قڕ دەبیتن واتە کەم دەبی واتە لە ناو دەچیتن بۆیە وڵاتان ئەوانەی کە وڵاتی گەورن لە ڕووی ڕاوی ماسی بنمونە وەکو ئایسلەندا وەکو نەرویجا وەکو بریتانیا وەکو کۆمەڵێک وڵاتمان هەنەکە ڕۆلی گەوریان هەیە هەندێک ڕێسا و یاسا هەیە دەبێت ڕاوچەکان لەسەری بڕۆن بۆیە هەندێک جار دیاری دەکرێتن کە قەبارەی تۆڕەکانیان دەبی چەند بیتن تۆڕ ئێمە دەزانین بەو شێوەیە واتە ئەویان پێویستە قەبارەکەی چەند بیتن بەرینایی تۆڕەکانیان دەبی چەند بیتن هەروەها هەندێک جار قەدەغەی هەندێک جۆرە ماسی دەکرێتن یان هەندێک جۆرە نەهەنگ و هەندێک جۆرە زیندەوەری دەریایی هەیە قەدەغە دەکرێتن لەبەرەوەی ڕێژەیان بەرەو کەمبوون و لە ناوچوون دەچی بۆی دووبارە زیاد بکەنەوە وەکو ئەوەی کە ئەها لای خۆشمان
لە هەندێک کاتی ساڵدان بۆ ماوەی چەند مانجێک دەبینین ماسی لە بەرەوەی لە بەنداوەکان لە ڕووبارەکان گەرادا دەنێتن واتە بەرەو زۆربوون دەچیتن قەدەغەی ڕاوە ماسی دەکرێتن لە جیهانیش لە ناو دەریا و زەریاکانیش بە هەمان شێوە. هەندێک وڵات دەبینین ڕێژەیەکی زۆر لە داهاتی نێتەوەییان لە ڕاوی ماسیەوە دەست دەکەویتن. بەنمونە وڵاتی ئایسلەندا ئەگەر بەنمونە وەربگرین ئایسلەندا نزیکەی 1/5 دەستی کاری 1/5 دەستی کاری واتە کرێکارەکانی لە بواری ڕاوە ماسی کار دەکەن. تەمان مەبەست ئەوە نییە کە هەمویان هەر ڕاوچی بن نەخێر هەر یەکەیان خەریکی ئیشێکە و پەیوەندی بە ڕاوی ماسیەوە هەیە. وڵاتی پەنەما و نەرویج بەشێکی زۆریان داهاتیان لە هەناردەکانی ماسیەوە دەست دەکەویتن. پەنەما و مەکسیک کۆمەڵێک وڵاتی دیکەشێ وەکو بەنمونەی تازە گوتمان ئایسلەندا یەکێکە لەوانە. باشترین شوێنەکان چەند شوێنێکی گرنگمان هەیە لە ناو زەریای ئەتڵسی لە زەریای هیندی لە زەریای ئارام ئەوانە کە شوێنێکی زۆر گرنگن لە بۆ ڕاوی ماسی. لە باشوور و باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا بەهۆی ئەوەی کە ڕووبەری چێلگەکانیان بچووکە لە بۆ تاویزکردنەوەی پرۆتین مەبەستمان گۆشتە چونکە کەڵکی ئەوە نییە لە چێلگەکانیان خۆی بچووکە و ئاژەڵ بەخێو بکرێتن ڕاوی ماسی دەکەن لە ناو مەرەزەکانیان یان لە ڕووبار و دەریا و زەریاکان کە ڕێژەیەکی باش لە ماسی لەو ناوچانە بەدەست دەکەویتێن. پیشەیەشکەمان هەیە پیشەی داربڕین کە لە پیشە بازرگانیەکانە دار بڕین. لێرە مەبەستمان لە بڕینی دار و کۆکردنەوەی هەندێک بابەت کە لە ناو جەنگەڵەکان کۆ دەکرێتەوە و دەچێتە بواری پیشە سازی. سێ جۆر جەنگەڵمان هەیە. جەنگەڵی یەکەم جەنگەڵە خولگەییەکان. جەنگەڵی دووەم جەنگەڵە مام ناوەندی نیمچە گەرمەکان. یان ناوێشکەشی پێدەگوترێ خەزانیەکان. سێم جۆری جەنگەڵ مام ناوەندی ساردەکان یان ناوێشکەشی هەیە بە هەمان شێوە پێی دەڵێن سنۆبەریەکان. باشە هەرێکە لەوانە لە ڕووی ڕێژەوە جیاوازیان هەیە و لە ڕووی جۆری دارەوە جیاوازیان هەیە و حتا لە جۆری ناوچەکانیشەوە بە هەمان شێوە جیاوازیان هەیە. ئەو جۆرە نزیکەی یەک لە سەردووی سەرجەمی ڕووبەر ڕووبەری یعنی هەموو جەنگەڵەکان کۆیان بکەوە نیوەی بە تەنها جەنگەڵی خولگەییە. نیوەی بە تەنها جەنگەڵە خولگەییەکانە. لە جەنگەڵە خولگەییەکان هەندێک کێشە و گرۆفت هەیە لەوانە ڕۆکی هەڵواسراوەکانمان هەیە. ڕۆکی هەڵواسرا و بینە بەرچاومان وەکو لاولاوە چۆن خۆی دەئاڵێنێتن لەو دار و ئەو دار لەناو ئەو جەنگەڵانە ئەوە یەکێک لە گرفتەکانە. هەروەها فرەتچەشنی دار و درەختەکانی فرەتچەشنی دار و درەختەکانی زیاتر لە 100 جۆر داری تێدا هەیە. ئێوەش لە ڕووی بازرگانیەوە دەبتە کۆسپەک چونکە جاری وا هەیە ئەگەر بۆ تاقەدارێک بە نمونە وەکو ماهۆکنی نزیکەی لە 1/2دا 1 دارمان دەست دەکەویتن. ئەوەش تەمان گرفتێکە لە 2 دارێک و لەو لای دارێشکە و ئەوانە هەمووی کۆکەوە مەسرەفی زۆرتە تێدەچی لە ڕووی بازرگانیەوە. هەروەها دارەکانیان ڕقن و سەر ئاو ناکەون ڕقی و سەر ئاو نەکەوتن چونکە ئەگەر سەر ئاو بکەویتن
ئیتر گواستنەوەکە کەمی تێدەچیتن بە ئاودا دەگوازرێتەوە و ئەوەندە پێویست ناکە مەسروفێکی زۆری لێ بکە کەواتە ئەو سێ هۆکارە بە کۆسپی بەردەم جەنگەڵە خولگەییەکان دادەنرێت. جۆری دارەکانی گوتمان لە 100 سەشن یانی لە 100 جۆری زیاترە بەڵام گرنگترین جۆری دارەکانی ماهۆکنی ئەبەنووس ساز لەگەڵ ئورزی یەکسانی ئورزی یەکسانی کەواتە ئەوانە گرنگترین جۆری دارەکانی بوو. لەو تەمان هەری ناوچەیەک بەناوبانگە بە جۆرەدارێک بەڵام لەبەر کەمی کات ئێمە نامانەوێت هەریەکە مەسەن ماهۆکنی لە شێ و ئەبەنووس لە شێ و ساز و ئۆرزی یەکسانی ئەوانە هەریەکیان دەکەونە ناوچەیەکی جیاوازەوە. جۆری دووەممان هەیە کە جەنگەڵە مام ناوەندێن نیمچە گەرمەکان یان خەزانیەکان بەنزیکەی 6-1 یعنی چەند 1/6 سەرجەمی جەنگەڵەکان پێک دەینیتن ڕووبەری جەنگەڵەکان پێک دەینیتن. تەمان ئەوەی کە گرینگە ئێرەش بە هەمان شێوە فرەچەشنی دار و درەختی تێدا هەیە فرەچەشنی دار و درەختی تێدا هەیە بەڵام چار لە گرنگترین جۆری دارەکانی بنمونە زان ئەسپیندار قەستەڵ گوێزی ئەمریکی بەتوڵە زان قەستەڵ لەگەڵ گوێزی ئەمریکی بەتوڵە. ئەوەی کە گرینگە داری ئەم ناوچەیە بۆ کۆمەڵێک مەبەست دەتوانرێتن بەکار بێنرێتن لەوانە هەرچەند دەڕقە بەڵام بۆ کاروباری ماڵ دەتوانرێت بەکار بێنرێتن. ئاخر شتمان ئەگەر لەوەیان باسی بکەین جەنگەڵە مام ناوەندە ساردەکان سێیەکی سەرجەمی ڕووبەری جەنگەڵەکانی جیهان پێک دەینیتن سێیەکی سەرجەمی جەنگەڵەکانی جیهان پێک دەینیتن لەوانە دارەکانیشی سنۆبەر ئەروەها شەربین سەر و ئۆرزەکە سنۆبەر شەربین سەر و لەگەڵ ئۆرزەکە ئەوانە گرنگترین جۆری دارەکانە. ئەوەی کە گرنگە ئاخێرشت بۆ پاراستنی جەنگەڵەکان دارستانەکان پێویستمان بۆیەکە بڕینمان کەمتر بێت لە ڕواندن یعنی زیاتر بڕوێنین و هەروابی پارێزین لە نەخۆشی و ئەو دەردودوانەیە لە ئاگر بە هەمان شێوە بۆی کە چونکە دارستانی سنەوبەری پێویستی بە سەدەیەکە واتە 100 ساڵێکی پێویستە تاوەکو پێدە دارستانێکی بازرگانی و بتوانین داری تدا ببڕین و بەکەڵک بێتەوە. بە هیوای سوودبینین خواتەمەند بدا لە داهاتوو لە بابەت و دەرسی داهاتومان لە 12 وێژەوی بە یەک دەگەینەوە هیوای سەرکەوتن و ساغی و سەلامەتی بۆ هەمووان دەخوازم. زۆر سپاس.